ستیم کۆنستانتین شۆڤەکاری سیاسی و نووسەر لە واشنگتن تایمز لەگەڵمدا بەڕێز کۆنستانتین سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. ئەو هێرشەی کە ئێران کردیە سەر قەتەر دۆخەکە ئەڵۆسترەکات یانی تر ئەکو دۆناڵد ترامپ وتی ئێران خۆی بەتاڵ کردەوە بەم هێرشە بۆ سەر قەتەر. پێم وابێت ئەوەی کە سەرنج ڕاکێشە دەبێت بیزانین ئێران ناتوانێت هێرش بکاتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا بە شێوەیەکی کاریگەر، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە هیچ وڵاتێک هێرشی نەکراوەتە سەر بەبێ ئەوەی وەڵام بدەنەوە و ئێستا ئێران وەڵامی دایەوە ئەو هەڕەشانەی کە کردبووی ئەگەر ئەمریکا هێرشی بکاتە سەر جێبەجێی کرد، چەندین موشکی ئاراستەی قەتەر کردووە بنکەی سەربازی ئەمریکا و هێرشەکانیش بەرپەج دراونەتەوە بە شێوەیەکی سەرکەوتوانە، تەواوی موشکەکان خراونەتە خوارەوە، هیچ زیانێکی گیانی نەبووە. ئێران ئێستا بەم هێرشانەی دەڵێ بە گەلەکەی فەرمونون سیرکەن ئێمە وەڵامماندایەوە تۆڵەمان کردەوە، ئێستا ئەمریکا وەستاوە و ساتێکی زۆر باشە بۆ ئەوەی هەمووان بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ. هێرشەکە ڕێک ئەوە بوو کە ئێران دەیویست لە بنکەی سەربازی ئەمریکا بدات لە قەتەر، یان تەنها ئەوە بوو بە گەلی ئێران بڵێ من وەڵامە دەمەوە؟ بەڵێ بە بڕوای من ئێران ئەوە بوو کە وتی بە گەلەکەی فەرموون ئەوە من وەڵاممدایەوە تۆڵەم کردەوە و دەڵێ بە گەلەکەی ئێمە سەرکەوتوو بووین لە هێرشەکەمان بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا، تەنانەت ئەگەر بەم هێرشانەیان سەربازێکی ئەمریکی بکوژرایە بە دڵنیاییەوە ئەمریکا وەڵامێکی کوشندەی دەدایەوە، هەر بۆیە بەو شێوەیە ئێران هێرشەکەی کرد، هیچ زیانێکی نەبوو، تەنیا بۆ ئەوە بوو نیشانی گەلەکەی بدات بڵێ ئەوە تا ئێمە تۆڵەمان کردوێتەوە. ئاین دەتوانین بڵێن ئەو زانیاریانە ڕاستن کە باس لەواکەن ئێران پێشوەخت ئەمریکای ئاگادار کردوێتەوە، قەتەریشی ئاگادار کردوێت، چونکە دۆناڵد ترامپ ئەڵێت سوپاسیانەکەن کە ئاگاداریان کردینەوە، قەتەریش دەڵێت پێشوەخت ئاگادار بووین و چەند کاتژمێرێک پێش ئەنجامدانی هێرشەکە ئاسمانی وڵاتەکەشیان داخست، ئەمریکاش داوای لە هەوڵاتیانی خۆی کرد لە قەتەر لە ماڵەکانیان بمێننەوە، کەوایە توانین بڵین ڕاستە قەتەر و ئەمریکاش ئاگادار بوون کە ئێران ئەم هێرشە ئاکات و پێی وتون. من تاوەکو ئێستا لە کۆشکی سپیەوە نەمبیستووە هیچ کەسێک قسەیەکی وای کرد بێت، بەڵام حکوومەتی قەتەر ئاگادار بوون لەمە و میدیاکانی ژوا دەڵێن کە ئەمریکاش ئاگادار بوون. ئەوەی کە من دەمەوێت بڵێم ئێران دەیویست هێرش بکات، بەڵام هێرشێک کە نەبێتە فراوانکردنی گرژیەکان. کەوا بەدەستا توانین تر بڵین دۆخەکە هێواش شێواش بەرەوە ئاشتی ڕات یان نازانرێت؟ تاوەکو ئێستا نەزانراوە و کاتێک کە تۆ مامەڵە لەگەڵ ئێران دەکەی نەزانراوە چی دەبێت، چی ڕوودەدات، ئایا گرژەکان زیاتر دەکەن یاخودنا، ئایا ئاشتی دەستەبەر دەبێت یاخود نا. من پێم وابێت ئێستا دۆخی ئێران و ئیسرائیل زۆر جیاوازە بە بەراورد بە دۆخی نێوان ئەمریکا و ئێران، لەوانەیە ئەمریکا بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ بیاوێت بە شێوەیەکی دیپلۆماسی کێشەکان چارەسەر بکات، بەڵام ئێران و ئیسرائیل تاوەکو ئێستا زۆر دژی یەکن و با ببینین بزانین چی دەبێت، بزانین ئایا دەگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ یاخودنا. بەڵام ئەوەی کە من پێشبینی دەکەم پێم وابێت بە شێوەیەکی سنووردار لەوانەیە ئێران بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و پێتانەوەیە هەرەمەکە بەرژەوەندی ئێرانەکە بێتەوە سەر مێزی گفتوگۆ؟
من پێم وان نییە کە هیچ بژاردەیەکی دیکەیان هەبێت ئەوان بە هێرشی سەربازی براوە نابن ئەوان ناتوانن لەوە زیاتر درێژەی پێ بدەن من پێم وان نییە ئیسرائیل بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێرشەکانی ڕائەگرێت و من پێم وان نییە کە ئێران ئێستا کۆنتترۆلی هێزی سەربازی و ئاسمانی خۆی بکات و لە بەرژەوەندی ئێران نییە کە درێژە بەم گرژە سەربازیە بدات من پێم وایە بێت ئەوان هیچ بژاردەیەکی دیکەیان نییە دەبێت بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ کە لە بەرژەوەندی ڕژێمی ئێستای ئێران دەبێت و لە بەرژەوەندی گەلەکەی دەبێت لە بەرژەوەندی تەواوی جیهان و ناوچەکە دەبێت کەوای ئێستا توانین بڵین پێش ئەنجامدانی ئەم هێرشانە ئێران ڕێکەوتنی بکردایە لەگەڵ ئەمریکا پێتان وانە هەم دەستکەوتی زیاترە بۆ هەم ئەم زیانە ژیانی و مادیانەشی ناکرد من پێم وایە ئەوەی ئێستا دەیبینین سەرۆک ترامپ دەوێت ئەوە جێبەجێ بکات کە وتوێتی وە کردوویەتی زۆربەی سیاسیەکان دەڵێن پێویست ناکات هەموو ئەوەی جێبەجێ بکات کە دەیڵێت بەڵام ئەو لە سەرەتاوە کە نامەی بۆ ڕژێمی ئێران نرد وتی دەمانەوێت بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ ئەگەر نەیکەن لەوانەیە هێرشتان بکرێتە سەر خەڵکی بەجددی ئەم قسەیان وەرنەگرتی بوو بەڵام لە ڕاستیدا ڕوویدا قسەکانی سەرۆک ترامپ زۆر ڕژدن زۆر لەسەر بەڵێنەکانی خۆی پێداگرە ئەگەر نەگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ هێرشتان دەکرێتە سەرەوە ئێستا بینیتان هێرشی کراوەتە سەر ئێران و تەواوی جیهان خەڵکی هیوا دەخوازن کە کۆتایی بەم گرژانە بهێنێت بەڵام من پێم وایە ئێستا دەرفەتێک هێشتا هەر ماوە کە ئێران واز لەو کارانەی بهێنێت و بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆ بەڵێ ڕەنگە لەماوە ڕابردوش ئێران زۆر کات قسە لەسەرم بابەتە کراوە لە بوونی ئێران لە چەند وڵاتێکی دراوسەی ئێراندا ئێران هەموو جارێ وەڵامی ئەوە بووە بە بەرپرسانی دنیا بە بەتایبەت بە ئەمریکای وتووە عێراق ئەم وڵاتانەی تر دراوسەی منن ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئاساییتر بێت ئەگەر من بنکەیەکم هەبێت ئەگەر نزیک بم لیانەوە ئەگەر تێکەڵ بم لە وڵاتەیە بەڵام ئێوە زۆر دوورن چیەکەن لەم ناوچەیە ئێستا ئەمریکا چی لە ئێرانە بێت بۆ ئەمریکا ئاساییە لەم شوێنانە بێت لە قەتەر بێت لە عێراق بێت لە تورکیا بێت لە وڵاتەکانی دراوسێشتا بنکەی سەربازی گەورەی هەبێت بەڵام ئێران بۆی نەبێ هیچی هەبێت بۆ من پێم وایە دەسەڵاتی ئەمریکا دەسەڵاتێکی گەورەیە لە تەواوی جیهان بەڵام ئێران وان نییە و ئەمریکا بەرژەوەندێکی استراتیژی هەیە لە تەواوی جیهان نەک لە ناوچەکە ئێوە دەبینن سەربازی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ئەوروپا لە تەواوی جیهان هەیە سەربازی ئەمریکا دەیانەوێت بە شێوەیەکی ئاشتی مامەڵە بکەن دەیانەوێت ئاشتی بەرقەرار بکەن کە ڕۆناڵد ڕێگن پێشتر وتوێتی هێز ئاشتی لە ڕێگەی هێزەوە ئێستا سەرۆک ترامپ ئەوە دەڵێ ئاشتی لە ڕێگەی هێزەوە بەڵام ئەوەی ئێران دەیکات بە شێوەیەکی سەربازی دەیەوێت ناسەقامگیری لە ناوچەکە فراوان بکات ئێران دەسیەگاتە عێراق دەسیەگاتە قەتەر دەسیەگاتە هەرێمی کوردستان و هەمووان لە ناوچەکەشدا دەزانن ئەو وڵاتانەی کە ئێران دەستیە پێدەگات پێداگرن لەسەرەوەی کە نایانەوێت گرژەکان زیاتر بێ و تەنانەت لە هەولێر لە بەغدا هەمووان پێیان وایە کە نابێت ئێران بە جۆرێک مامەڵە بکات گرژەکان زیاتر و زیاتر بکات هەمووان چاویان لە ئاشتیە و هیوا دەخوازن بۆ داهاتوو بۆ داهاتوویەکی پرشنگدار و پڕ لە ئاشتی ئێستا هیوایەک هەیە زیاتر دۆخەکە خراپتر نەبووە هیوایەک هەیە بۆ ئەوەی چاکتر بکرێتەوە بەڵێ زۆرینەی وڵاتانی دنیا خاوەن چەکی ئەتۆمن بۆ نابێ ئێران چەکی ئەتۆمی هەبێت لە کاتێک ئێران ئەڵێت من چەکی ئەتۆم بەرهەم ناهێنم من ئەتۆمەکەم یۆرانیۆمەکەم بۆ بواری ئاشتی بەکارهێنم دوو بەشە ئەم پرسیارەت ئەوان
دەیان ملیار دۆلاریان لە پەرەپێدانی پرۆگرامی ئەتۆمی خۆیان خەرج کردووە. دەبێت پرسیاران لێ بکەیت بۆچی؟ ئایا ئەگەر بۆ مەبەستی وزەیان دەوێت بۆ مەبەستی ئاشتیان دەوێت بۆچی ئەم هەموو پارەیە سەرف دەکەن؟ ئێران وزەیەکی زۆری هەیە، ئێستا نەوتێکی زۆری هەیە، گازێکی زۆری هەیە. ئەگەر بۆ وزەی دەوێت دەتوانێت سوود لە نەوت و گازەکەی خۆی وەرگێت. پێویستی بە وزەی ئەتۆمی نابێت. من نازانم بۆ پێم وانە کە ئەمە هیچ قسەیەکی دیکە هەڵبگرێت، چونکە ئێران ئەمەی بۆ ئاشتی و وزە ناوێت. بەشی دووەمیشیان ئەوەیە کە ئەوان چەندین ساڵە دەڵێن مەرگ بۆ ئەمریکا، مەرگ بۆ ئیسرائیل، و هەمیشە هەوڵیان داوە بۆ ئەوەی زیان بە ئەمریکا و بەرژەوەندەکانی بگەێنن، زیان بە وڵاتانی دراوسی خۆیان بگەێنن، و بە درێژایی مێژوو هەوڵیان داوە خەڵک بکوژن، خەڵکی بێتاوان بکوژن لە ڕێگەی حیزبوڵاوە، حەماسەوە، حوسیەکانەوە. تەواوی ناوچەکەیان ناسەقامگیر کردووە لەلایەن ئێرانەوە، پڕچەک کراون، ڕێکخراون، تەنزیم کراون. هەموو ئەم شتانە لە ژێر سەری ئێراندایە و بە شێوەیەکی ڕێکخراو ڕێکخستن هەڕەشە لە وڵاتانی ناوچەکە دەکات و هەڕەشە لە ئیسرائیل دەکات. ئێمە نامانەوێت وڵاتێکی لەم شێوەیە ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بەڵێ بەڕاست کۆنستانتین باستان لەوە کرد کە دۆناڵد ترۆمپیش پێشتر وتوێتی کە بەدیهێنانی ئاشتی لە ڕێگەی جەنگەوە، لە ڕێگەی جەنگەوە ئاشتی بەدی دێت یاخود لە ڕێی دیبلۆماسیەوە، یان نەخێر ئەمە پەیوەستە بەوەی مامەڵە لەگەڵ کێیەکەی بەرامبەرەکەت چییە؟ هەندێک جارە بێت لەگەڵ بەرامبەرەکەتە بە جەنگ ئاشتی بەدی بێنی، هەندێک جار بەرامبەرەکەت لە دیبلۆماسیەت تێگا و توانی بە دیبلۆماسیەت لەگەڵی بگەیتە ئاشتی. هەمووی دەوەسێتەوە سەر هەردوو وڵات. پێویستە بە پێکەوە کارەکە بکەن، چەپڵە بە یەک دەست لێ نادرێت. کاتێک کە ڕۆناڵد ڕێگەن پێشتر 30 ساڵ لەمەوە پێش وتوویەتی ئاشتی لە ڕێگەی هێزەوە، و ئەو کاتێک کە لە شەڕی سەردا بوو لەگەڵ رووسیا، هەمیشە سەرنجی لەسەر ئەوە بوو کە ئاشتی دەستە بەر بکات، و ئەو تاکە ڕێگەکە گرتیە بەر بۆ ئەوەی هەڕەشە بکات، خەڵکی برسی کرد. رووسیا خەڵکی برسی کرد و هەوڵیدا خۆی فراوان بکات، یەکێتی سۆڤێت زیاتر و زیاتر بکات، و هێرشی لە ئەکردە سەر ئەمریکا، هەڕەشەی لە ئەمریکا ئاکرد، و لە ڕێگەی هێزەوە ئەمریکا بڕیاریدا لە ڕێگەی هێزەوە ئاشتی دەستە بەر بکات. و ئێستاش هەمان شتە. ئێران ئێستا ڕێز لە ڕێککەوتنەکان ناگرێت، ڕێز لە گفتوگۆکان ناگرێت، و دەبینن کە پێشتریش دانوستان هەبوو. 2-3 ساڵ لەمەوە پێش هەمیشە بە بەراورد بە ئێستا زیاتر و زیاتر چوونەتە پێشەوە لە پرۆگرامی ئەتۆمی خۆیان، گوێیان بە چارەسەری دیپلۆماسی نەدەدا. هەر بۆیە ئەمەش پێویستە لێرەوە ئاشتی لە ڕێگەی هێزەوە دەستە بەر بگرێت. ئێران وڵاتێکە کە تەنیا لە هێز تێدەگات. کاتێک کە تۆ هێز بەکاردەهێنی دژی ئێران، ئەو کاتە ئەوان لە تۆ تێئەگەن، ئەو کاتە هەماهەنگی هەڵدەبژێرن و دێنە پێشەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. ئەمە زۆر سادەیە کە ئێران گوێ بۆ دیپلۆماسیەت و چارەسەری ئاشتیانە ناگرێت. ئەوەی ئێستا ئەمریکا گرتوویەتە بەر درێژە پێدەری ئەو ویستەی ئێرانە کە لە دانوستان تێناگات. هەر بۆیە هێزی بەکارهێنا بۆ ئەوەی ئاشتی بێتەکایە و دیپلۆماسیەت بێتەکایەوە. بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم دۆخی ئێستا بەرگەی ئەم هەموو بەریەککەوتن و هێزاگرێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە 2000 ساڵە بە کێشە و منبلانەدا تێدەپەڕێت. ئێستا لە هەولێر زۆر زیاتر دەچێتە پێشەوە. هۆکاریەوە چییە کاڵی زیاتر لە 2000 ساڵە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم دۆخانەیە تێپەڕێت؟ بۆ
Well, you're going to want to talk to a better historian than me, but I would say human nature. بەڵێ And where I was going to go with ئەوەی کە that comment is ئێستا there are good دەوترێت angels among us. سەبارەت You know, when بە decisions are قسەکانی made من to choose peace, بڕیارێک and that's what I was going to پێویستە say, بدرێت is پێویستە Erbil is thriving, and کەسێک one of the reasons it did با بڵێن was at a certain point, کەسێک بێتە despite ئاراوە all بێتە the پێشەوە abuse بڕیارێک it had بکات بۆ taken ئەوەی in ئاشتی Kurdistan, دەستە بەر بکرێت the ئەگەر choice تۆ was made سەیری to هەرێمی pursue a کوردستان peaceful بکەیت path. ئەو And ڕێگەیە reaping کە the لە benefits هەرێمی from that. کوردستان If you go to هەڵبژێردراوە Oman, the choice has always ڕێگەیەکە been, بۆ let's be friends ئاشتی with ڕێگەیەکە بۆ everyone, پێشکەوتنی and they're reaping the ئابووری لە benefits of that. عومانیش بە هەمان Despite شێوە today's لە وڵاتانی دیکەی simulated عەرەب کە show هەوڵ of دەدەن Qatar has always been بە a ڕێگەی ئاشتی moderator. They کێشەکان have tried to چارەسەر be in the بکەن middle و and be friends with قەتەڕیش everyone. لەلایەکی دیکەوە زیاتر و And زیاتر دەچێتە they are پێشەوە reaping the هەمیشە benefits هەوڵی of داوە that. ببێتە So I نێوەندگیر think there are هەمیشە a هەوڵی number of داوە very ئاشتی لە نێوان level-headed. لایەنە I'm دژبەیەکەکان convinced that the بێنێتە region ئاراوە has the ئەمە most intelligent people هەموو on the سوودی planet. بۆ And وڵاتەکە when the هەبووە سوودی بۆ level-headed تەواوی folks ناوچەکە make هەبووە the ئەگەر decisions, هەمووان they بەم thrive. شێوەیە بیر It is بکەنەوە those ئەو pockets کاتە where زیاتر و people زیاتر decide, no, they are going to پێشکەوتن force بەرەو their پێشتون will لە on ناوچەکەدا someone, and they do it through دەیتە war and through ئاراوە terror, بەڵام that the ئەگەر لە people ڕێگەی suffer. That may be تیرۆر و لە Syria, that may ڕێگەی be Iran, هێزەوە that may be a number of places, بتەوێت but there's a هەیمنەی turning خۆت point زیاتر here. بکەیت بۆ And نمونە we've وەکو seen Iran ئێران supported ئەوەی کە Assad and worked with دەیکات their کارێکی خراپە ناسەقامگیری دێنێتە ئاراوە پێشتر بینیومانەکە ئێران هاوکاری ئەسەدی دەکرد کە هاوکاری لوبنانی دەکرد حیزبوڵای دەکرد و هاوکاری حوسەکانی یەمەنی کردو ببینە ئەو وڵاتانەی کە ئێران هاوکاریان دەکات چۆنن و ببینە ئەو وڵاتانەی کە بەرەو ئاشتی هەنگاو دەنێن و دەیانەوێت ئاشتی بگەڕێنەوە ناوچەکە بارودۆخیان چۆنە بەڵێ بەڵام کۆکو نمونەیە کە باس لە هەرێمی کوردستان کرد کە دەیەوێت بە ئاشتی کێشەکان چارەسەر بکە بەڵام هەرێمی کوردستان بەردەوام ڕۆبەڕووی فشار و دروستکردنی ئاستەنگ بۆتەوە بەمەی کە هەمیشە ئاشتی ویستووە لەم ناوچەیەدا هەرێمی کوردستانە بێت چی بکە کە لەسەر ئەم ڕێچکەی بەردەوام بێ و گوشاری زیاتری نەخرێتە سەر ئاستەنگی زیاتری نەخرێتە بەردەم. Well, I'll tell you, it's a funny analogy, but when my son was a ئەوەی little کە boy in elementary پێ school, I دەڵێم told him to کاتێک avoid conflict at all چیرۆکێک times. دەگەرمەوە Run into کاتێک کە bullies sometimes, مناڵەکەم لە but you avoid it if you قوتابخانە بۆ can. هەمیشە پێم دەوت And then پێویستە if دوور someone کەویتەوە hits لە you, شەڕ you may have to hit them back. بەڵام And so you ئامۆژگاریشم look at a place کردووە like ئەگەر Kurdistan where کەسێک کە it's لی got a دایت پێویستە لی rich دەیتەوە history of fighting for سەرەتا itself. ئاشتی بەڵام But I ئەگەر think کەسێک of لی دایت when پێویستە لی the, بدەیتەوە ئەمە Saddam used chemical weapons and did ئامۆژگاریەکی horrible زۆر things باشە there. و ئەوەشی لە هەرێمی کوردستان ڕوویدا پێشتر بەهۆی ڕژێمی پێشووی سەدامەوە زۆر چەوسێنراونەتەوە و بە چەندین قۆناغ چەوسێنراونەتەوە بەڵام هەموو ئەمانە تێپەڕێنرا چەندین دۆخی سەختیان تێپەڕاندووە بەڵام ئەوان بیریان کردوێتەوە مێشکی خۆیان هزری خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی زیاتر و زیاتر بچنە پێشەوە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی پێکەوە ژیانەوە ئاشتیان ویستو لە ناوچەکەدا سەرڕای ئەوەی کە چەندین ئاڵنگاری هەیە ئەوان چوونەتە پێشەوە و بینیتان هێرشکراوەتە سەر هەرێمی کوردستانش لەلایەن ئێرانەوە بەڵام هەمیشە هەرێمی کوردستان ئاشتی هەڵبژاردووە. بەڵێ جا بەڕێز کۆنستانتین وەڵامی و پرسیارم دەست نەکەوتەوە کە باست لەوە کرد چەندین ساڵی ڕابردووشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام بە کێشە و ململانەیان تێپەڕیوە هۆکار چی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین ساڵە بەردەوام کێشە و ململانی تیان ئەمە ڕایەکی خۆمە هەمیشە نیەتێکی باش براوەیە ئێوە بینیتان کە سەدام حوسێنتان بینی کە کەسێکی زۆر خراپ بوو و بینیتان کە قەزافیشتان بینی کە کەسێکی چۆن چەند خراپ بوو کاری خراپیان کردووە بەڵام هەمیشە بە درێژایی مێژوو نیەت پاکی براوە دەبێت مرۆڤایەتی براوە دەبێت ئەگەر تۆ بچووکترین هیوات هەبێت بۆ داهاتوویەکی باش دەتوانی زیاتر و زیاتر هەنگاو بنیت بۆ ئەو ئامانجەی خۆت چەندە سەرکردایەتەکەت خراپ بێت کەسێک کە هەوڵ بدات خەڵکی بچەوسێنێتەوە کاری خراپدات بەڵام هەر نیەتە باشەکە سەرکەوتوو دەبێت دەکرێت خەڵکە باشەکە هەنگاوی زیاتر بگرنە بەر بۆ ئەوەی ئاشتی لە ناوچەکەیان سەقامگیر بێت بەڵام ئێستاش هەمان ساتە هیوایەک هەیە پێویستە هەنگاوی بۆ بمرێت بەڵێ
کەوا بێ دەتوانین بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست نزیکە لە ئاشتیەکی هەمیشەیی یاخودنا. من بەوریایەوە قسەکانم دەکەم و بەوریایەوە بە هەموو ئەوانە دەڵێم کە ئاشتیان دەوێت. دەرفەتێک هەیە بۆ ئەوەی ئاشتی دەستەبەر بێت و ئیسرائیل پێویستە ئاشتی لە غەزە لەگەڵ ئێرانیش دەستەبەر بکات و سەرۆک ترامپ هەمیشە سەرنجی لەسەر ئەوێت ئاشتی بگەڕێنێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرۆک ترامپ هەماهەنگێکی زۆر باشی لەگەڵ وڵاتانی عێرەبی هەیە لەگەڵ قەتەر و سعودیە و ئیمارات و بە هەمان شێوە پەیوەندێکی زۆر باشیشی لەگەڵ ئیسرائیل هەیە. ئەمە زۆر باشە بۆ ئەوەی بناغەیەکی باشی لەسەر هەڵ بچنی. مادام ئەمریکا پەیوەندێکی باشی لەگەڵ وڵاتانی عێرەبی و ئیسرائیل هەیە دەتوانی ئاشتیەک دەستەبەر بکەی لە نێوانیاندا بۆ ئەوەی ئاشتی دەستەبەر بێت. ئێستاش لەگەڵ ئێران دەرفەتێک هەیە بۆ گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ بۆ دەستەبەرکردنی ئاشتی نابێت هیچ کەس خۆیان تووڕە بکەن دەبێت بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ. بەڕێز کۆنستانتین لەماوەی ڕابردووە چەند جارێک بۆچوونێکە بوو لەبارەی ئەوەی کە وڵاتانی گەورەی دنیا بە تایبەت ئەمریکا و چەند وڵاتێکی دیکەش لە نێویاندا ئارامی و ئاشتیان ناوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەردەوام بە شێوەیەک لە شێوەکان گرفت دروستەکەن کە سەرقاڵ بن بە کێشە و ململانەکانی ناوخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەندێکی دیکەشە بۆ چوونەکە پێچەوانە بین ئەڵێن هەر کێشە و گرفتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو زنجیرێکی بەسترا وایە دەچێتەوە وڵاتانەشەوە. بۆیە لەم سەری دنیا بۆ سەری دنیا هەمویان ئاشتیان ئەوێت کەس ململانێ و کێشەی ناوێت. من چیرۆکێکت بۆ دەگەڕمەوە ئەو کات 3-4 ساڵ لەمەوە پێش کاتێک کە لە تورکیا بوون وتارێکم هەبوو یەکێک پرسیاری لێکردم بۆچی ئەمریکا دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستوەردان لە هەموو شتێک بکات بۆچی ئێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکشێنەوە. من پێم وتن من بەرپرسێکی فەرمی ئەمریکان نیم بەڵام ئێمە دەمانەوێت ئاشتی دەستەبەر بکەین دەتوانین گفتوگۆ بکەین بۆ دەستەبەرکردنی ئاشتی و کەسی دووەمیان پرسیارێکی دیکەی کرد وتی ئێمە زۆر تووڕین کاتێک کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەستوەردان لە هەموو شتێک دەکات هەموو شتێک تێک دەدات و ئەوان وا بیریان دەکردەوە کە نابێت ئەمریکا بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت دەستوەردان بکات. ئەمە ڕای خۆیانە بەڵام من چەندین ئیدارەی ئەمریکام تێپەڕاندووە بایدن و ئۆباما و ترامپ و هەمویانم تێپەڕاندووە و هەمویان هیواخوازن لەسەر ئەوەی و ئامانجیانە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتیەکی تەواوی هەبێت. ئەوان بەلایەنەوە گرنگ نییە کە کێ دەیکات ئەوان هەموو یەک ئامانجێ هەیە دەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشتی دەستەبەر بێت و سەرۆک ترامپیش کاتێک کە سوێندی خوارد کاتێک کە هاتەوە ناو کۆشکی سپی ئەو ستیڤ ویتکۆف نوێنەری خۆی ناردە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی ئاشتی و ئاگربەست لە ناوچەکە هەبێت. ئەمە ئامانجی سەرۆک ترامپە. من تەواوی ئەوانە دووپە دڵنیا دەکەمەوە کە ڕقیان لە ئەمریکا و نایانەوێت ئەمریکا لە ناوچەکە بێت ئەمریکا تەنیا و تەنیا ئاشتی دەوێت لە ناوچەکە. بەڵێ بەڕێز تیم کۆنستانتین شرۆڤەکاری سیاسی و نووسەر لە واشنگتن تایمز لە فلۆریدا لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ کاتەی بەیەمەتاندا.